و ez dibînim 1923 pêman sed carî parça dibin. Hevseroka Konseya Rêvebera KCK Besî Hozat bu mîvana Medya Haber TV bu. Önder Apo'nun çok gerçekten değerli çabaları var. İktidara rağmen devlet içerisinde Kürt sorunun demokratik çözümüne dönük bir eğilim var. Serdana duyemîn a Heyeta Dem Partiya li Îmraliyê. Pêvajoya nû ya li Îmraliyê hatiye destpêkirin û rola Rêbera Apo. Di vê pêvajoyê de hilwesta jinan. Qonaxa ku nû li Sûriye hatiye destpêkirin û êrişên li ser Rojavayê Kurdistanê. Hevseroka Konseya Rêvebera KCK Besî Hozat van mijaran di bernameya taybet de dinirxînê. Soykırımcı devlet aşılırsa, demokratik bir cumhuriyet sürecine geçilirse bundan en fazla elbette kazanan kadınlar olacaktır. û bersiva pirsên rojnamavan Beritan Samsur dide. Önder Apo'nun en temel hukuki hakkı pazarlık konusu yapılıyor. Bernameya taybet îrol gordema Amedê saet 16:45 li gordema Brükselê saet 14:45 hûn radyoya dengê gel de dikarin guhdarî bikin. Dengê gel, dengê Kurdistanê ye. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنجی گەل گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. بیسەرمان بن. بە سێ هۆزات دەبێ هەڵومەرجی کارکردن و تەندروستی و سەلامەتی ژیانی ڕێبەر ئاپۆ بڕەخسێندرێت. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بە سێ هۆزات زەختی لەوە کردەوە تا هەڵومەرجی سەلامەتی و تەندروستی و ژیانی ئازاد و کارکردنی ڕێبەر ئاپۆ نەڕەخسێندرێت ئەوە ناتوانرێت ڕۆڵی خۆی بژێڕێت و گوتی لەم بابەتەدا دەبێ هەنگاو هەڵگیرێت. بە سێ هۆزات دەستنیشانی کرد تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک لەلایەن دەوڵەتی تورکەوە نەنراوە بۆ هێنانە ئارای پرۆسەکە و چارەسەری دیموکراتی پرسی کورد و دیموکراتی بوونی تورکیا و کۆتایی هێنانی شەڕ. تا ئێستا ئەو شتەی پێویستە لا ببردێت گۆشەگیریە دەبێت بۆ ڕێبەر ئاپۆ هەڵومەرجی ژیانی ئازاد و سەلامەتی تەندروستی و کارکردن بڕەخسێندرێت. بە سێ هۆزات باسی لەوەش کرد بەبێ هەڵگرتنی ئەم هەنگاوانە هیچ ئیمکانێتێک نییە ڕێبەر ئاپۆ ڕۆڵی خۆی بگێڕێت. بە سێ هۆزات وتی لە بارودۆخی گۆشەگیری چۆن چاوەڕەوان دەکرێت داوایەکی ئاوا لە ڕێبەر ئاپۆ بکرێت، چۆن داوایەکی لەم شێوەیە دەکرێت، چۆن دەتوانێت بەکراوەی بانگ لە ڕای گشتی بکات لە بارودۆخی گۆشەگیری و ئەشکەنجە ئەمان نەکردەیە. بە سێ هۆزات لە بەردەوامی قسەکانیدا نمونەی ماندێلای هێنایە و ئاوا بەردەوام بوو. وتی ماندێلا لە کام پرۆسە ڕۆلی گێڕا لە ئەفریقای باشوور پرۆسەی ئاشتی و چارەسەری چۆن پێشکەوت. بێگومان هەلومەرجی ماندێلا هاتە ئاراوە، هەلومەرجی کارکردن و ژیانی ئازادی درا بە ماندێرە لەگەڵ هەموو کەسێکدا پەیوەندی دانا، دیداری کرد، گفتوگۆی کرد، ڕوانگەی خۆی و هاوبەش کرد، مانگەوازی خۆی کرد، پەیامی خۆی گەیاند بۆ هەموو کەسێک. هەموو ئەمانە دوای ڕەخساندنی هەلومەرجەکان بوو. ڕێپێوانی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ هەفتەیەکە لە فەڕەنسا بەردەوامە. ڕێپێوانی درێژمەودا بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ لە حوتەمین ڕۆژیدا لە شاری ماندلاجۆلی بەردەوام و سیاسەتمەدار فەیسەل ساریەدز لە چالاکیەکەدا وتی تێکۆشانی ئێمە بۆ ئەم پرۆسەیە دیاری دەکات. ڕێپێوانی درێژمەودا لە 21 کانونی دووەم لە شاری لۆرێنتی فەڕەنسا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ و چارەسەری بۆ پرسی کورد دەستی پێکرد. لە ڕۆژی عوتەمیدا لە شاری ماندلاجۆلیدا بەردەوامە. ڕێپێوانکەران سەردانی کاسبکارانیان کرد و بڵاوکراوەیان دابەش کرد و
بڵاوکراوەیان دابەش بە سەرگەل و کاسبکاران کرد دەربارەی ڕێپێوان و گردبوونەوەی 15 شوبات لە ستراسبۆرگ. کاسبکارانی کوردستانی بەگەرمی پێشوازیان لە ڕێپێوانکەران کرد و ڕێپێوانکەران دەربارەی پرۆسەی سیاسی گشتی و ئازادی ڕێبەر ئاپۆ پەیامیاندا. Agahi bidin insanı derdora bak, ne gerekli hoş bulun. Bunların araçlarını incitmeden bunları böyle bırakabiliriz. Bunu bıraksan böyle zakar gelecek başlatılır abi. Hayır. Yok canım. Bana tişi vurdu. مشامه داری ستراسبورگ تازه ثبات دادگاه و امتحان آگاهی بدین گلیم و جبون ایشبنا ترگیرینگه آزادی سروکاتی استاتیا کردستان evmeş yani navero kare eve امتحان بون ve derdora koyulanlara doktora آگاهی بدin bu tebliğ edin. İşte fazla ثبات evet. Yani bizim arkadaşlar daha detaylı bilgi almak isterseniz Komer'deki arkadaşlardan alabilirsiniz. Teşekkür ederiz. لە مەغمور ئێشەگیری بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ لە 558مین ڕۆژیدا بەردەوامە. لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم زودی لە مەغمور چالاکی ئێشەگیری بۆ جەستەیی ڕێبەر ئۆجەلان لە 20 تەموزی ساڵی 2023 دەستی پێکردووە و لە ڕۆژی 558مینیدا بەردەوام. لە 20 تەموزی ساڵی 2023دا لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم زودی لە مەغمور لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلا چالاکی ئێشەگیری دەستی پێکردووە و تاوەکو ئەمڕۆژ بەردەوامە. دوێنێ گروپی 110مین دەستیان بە چالاکی کرد. مەراسیمی گۆڕینی ئێشەگیری لە گروپی 109مینەوە بۆ گروپی 110مین لە بارەگای کۆمیتێ خانەوادەی شەهیدانی مەغمور بە خولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی دەستی پێکرد. دواتر چالاکەکە بە دروشمی بژی ڕێبەر ئاپۆ بێسەرۆک ژیان نابێ و بژی بەرخودانی ئیمرالی بەردەوام بوو. گروپی 110مین ئێشەگیریان دەست پێکرد. دەچینە ڕۆژئاوای کوردستان. دەوڵەتی تورک بە چڕی کانتۆنی فرادی بردومان کرد. دەوڵەتی داگیرکەری تورک بە فڕۆکەی جەنگی و درۆن و چەکی قورس گوندەکانی عین ئیسا و کۆبانی کانتۆنی فرادیان و بەنداوی تشرین و کۆگایەکی گەنمیان لە سیرین کردە ئاماد. دەوڵەتی داگیرکەری تورک بە فڕۆکەی جەنگی درۆن چەکی قورس چەندین گوندی کانتۆنی فرات و بەنداوی تشرینی کردە ئاماد. دەوڵەتی تورک گوندەکانی سەرمێدا و سوێدا و شمێرفە و حاجحەسەن و تایسی سەر بە عین ئیسایان تۆپباران کرد و هەروەها گوندی سەهاریجی ڕۆژئاوای شارەکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان کرایە ئاماد. فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دەوروبەری بەنداوی تشرینیان بردومان کرد. هەروەها گوندەکانی تێنا و بێرعەسۆ و غاسق و سەپەتی باشووری کۆبانی و کۆگایەکی گەنمیان لە سیرین بردومان کرد. ژنانی سلێمانی بۆ بەرخودانی بەنداوی تشتین هیوایەکی گەورەیە بۆ ناوچەکانی دیکەی کوردستان. ژنانی سلێمانی دەڵێن بەرخودانی بەنداوی تشتین بۆتە هیوایەکی گەورە بۆ ناوچەکانی دیکەی کوردستان و بەرخودانێکی مێژوویە دژمنان ناتوانن شکستی پێبێن.
گەلی ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی خەڵکی مەدەنی و ژنان لە بەنداوی تشرین لە بەرخودانێکی مێژوویدا لە بەرامبەر هێشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیان بڕیاریان داوە ڕێگە بە داگیرکاری نەدەن. لەم بارەیەوە سارە ڕەزا چالاکوانی سیاسی و سەیوان ڕۆستەم چالاکوانی بوارەکانی مافی مرۆڤ بەم شێوەیە دووان. ئێستا ئێمە هەموو مارەزانین کە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی لە ناو شەڕێکی جیهانی سێهەمدایە. دیارە ڕۆژهاوای کوردستان یاخود بڵێ سووریاش بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوین. بینیمان چۆن بەهۆی ڕوخاندنی ئەسەدەوە ئێستا ئەو ئاڵۆزەی کە لە ڕۆژهاوای کوردستان هەیە نەک لە ڕۆژهاو بڵین لە تەواوی سووریا و خاکی سووریادا هەیە، بە تایبەتی ڕۆژهاوای کوردستان لە بەردەم هێرشێکی هەمەلایەنی چڕی هێزە دژمنکارەکانە، هێزە ناوچەیەکانە و ئەو تیرۆریستانەی کە ئەردۆغان پەروەردەی کردوین ئێستا هێرشەکەنە سەر ڕۆژهاوای کوردستان، هێرشەکەنە سەر بە تایبەتی ناوچە کوردێنشینیەکان و ئەبینینی ماوەیەکی زۆرە کە لە بەنداوی تشرین بەرخودانێکی بێوێنە هەیە، بەرخودانێکی ینی بەڕاستی بەرخودانێکەیە کە بۆ جیهان بۆتە جێی پرسیار، بۆتە جێی هیوایەکی گەورەکە و بەرخودانەکە ئێستا لە ڕۆژاوای کوردستان و لە بەنداوی تشرین لە ناوچەکانی تری ڕۆژاوای کوردستان بەڕێوەهاتە. دیارە ئەمەش هێزی گەلە، هێزی ئەو نەکتەنیا گەلی کورد بەڵکو و گەلانی ناوچەکەش کە لە ژێر دەسەڵاتی ڕژێمی ئەسەدا بوون ئێستا نایەنە جارێکی تر بردوشانە بۆتە بابەتێکی ڕۆژ نەکتەنیا بۆ هەموو کورد بەڵکو بۆ هەموو گیان، چونکە لەوانەیە بابەتی ڕۆژئاوا خۆرهەڵاتی ناوەڕاست یەکلایی بکاتەوە. گرنگیەکی زۆری هەیە بە نیسبەت هەموو جیهان و خۆرهەڵاتی ناوەڕاست و بە مەراسیمێکی شکۆدار تەرمی شەهیدی بەرخودانی تشرین بە خاک سپێردا. لە ڕەقا بە مەراسیمێکی شکۆدار تەرمی محەممەد حەمۆ کە لە هێرشی سەربەنداوی تشرین شەهید بوو بە خاک سپێردرا و هەروە شەرەوانی قەسەدە فەوزی محەممەد یاد کرایەوە. محەممەد حەمۆ لە 25 کانونی دووەم لە هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر ئێشەگیرانی بەنداوی تشرین شەهید بوو بە مەراسیمێک لە گۆڕستانی شەهیدانی گوندی حکومیەی ڕەقا بە خاک سپێردا. لە بەراسیمەکەدا شەرەوانی قەسەدە فەوزی محەممەد کە لە 23 کانونی دووەم لە بەرخودانی بەنداوی تشرین شەهید بوو یاد کرایەوە. دانیشتوانی کانتۆنی ڕەقا و ئەندامی دامەزراوەی مەدەنی و سەربازیەکانی ئەنجومەنەکانی گەل و کۆمەڵەی ژنانی زنوبیا بەشداری مەراسیمەکە بوون و کە لەلایەن ئەنجومەنی بنەماڵی شەهیدانەوە ئەنجامدرا. هاوسەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبەری ئیدارەی خۆ بەڕێوەبەری دیموکراتی کانتۆنی ڕەقا مشلەب ئەل تەرکان سەرخۆشی لە بنەماڵی شەهیدان کرد و ڕایگەیان بەرامبەر بە کەسوکە بەرامبەر کەس سەر نوێی ناکەین و گەل و خاکەکەمان دەپارێزین. ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا محەممەد دەلیل ڕایگەیان بەرخودانی تشرین بەرخودانی قارەمانەیە خوێنی تەواوی پێکاتەکان لەوێ تێکەڵ بۆ گوتی بە ئەردۆغان دەڵێ هەرچی بکە سوپا و چەتەکانیان چەند هێرش بکەن ناتوانن ئیرادەمان بشکێنن چونکە ئێمە هێزمان لە وڵاتەکەمانەوە دەی پارێزین. تیمی پارێزەرانی قارەمان شکری داوای ئازادکردنی دەکەن. 4 ساڵ بەسەر زیندانی ڕۆژنامەوانی خەڵکی شیلاتزێ قارەمان شکری تێدەپەڕێت. لە کاتێکدا بڕیاری تایبەتی سەرۆکی هەرێمی هەیە بۆ ئازادکردنی، بەڵام تا ئێستا ئازاد نەکراوە. تیمی پارێزەران و خانەوادەکەشی داوای ئازادکردنی دەکەن. لە 4 ساڵی زیندانیکردنی قارەمان شکری ئەمڕۆ دوێنێ لە بەردەم دادگای دهۆک تیمی پارێزەران و خانەوادەی ڕۆژنامەنووسی زیندانی کرا و کۆنگرەیەکی ڕۆژنامەیە ئەنجامدا و داوای ئازادکردنیان کرد. لە کۆنگرە ڕۆژنامەوانەیەکەدا ئەویان خستە ڕۆ. قارەمان شکری لە دادگای تاوانی یەکی دۆگمەماوەی 7 ساڵ زیندانی کراوە لە پاش بڕیارێکی تایبەتی سەرۆکی هەرێم کە لە 6 سزاکەی قارەمان شکری کەم کرایەوە بە گوێرەی وادەی یاسای سزاکەی تەواو بوو، بەڵام تا ئێستا ئازاد نەکراوە.
بۆیە لەم بارەیەوە تیمی پارێزەران لێدوانیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندندا و ئەمە دەقێکەتی. مانا 225 یا سال 2024 در کفتی بو روزنامه‌وان قهرمان شکری کو افروکه بونه 4 سال سر زندان کرده. قهرمان شکری داد زندان دا کو لدیف ماده 1 یاسا 21 سال 2023 در چویا پارلمان کردستان که قهرمان لدادگاه تاوانا اکا دهو که بماوی 7 ساله هات زندان کرن. بله پشتی کو فرمان سروکاتی حرم کردستان در کفتی کو 6 صده جه حکم که قهرمانی بیتا لیبورین بو در کفتی کو بیتا را کرن دویا ویگا ویگا قهرمان شکری آزاد بتن و هر وسا مدویتن آماجه پوی چند دیبتم کو بردوامی ما وکو پارێزەر دەگەل سەیدای ڕێڤینگ ji destpêkê û heta nûke me hewl û bizavên zûr dayne li vekolînê da her wisa li dadgehê da û piştî ku biryara dadgehê derçûy li gel davakariya giştî û rêxirawa mafên mirova û her wisa wezareta kar me berdewamî da el servê çendê kabûçî kak qehreman şukurî piştî fermana serokatî herêmê derkeftî nehatiye azad kirin ku çendîn cara me hewl daye ser ku bêt û azadkirina wî digel wezareta kar ji bo wê çendê ku dibêjin ev biryare ji serokatiya encûmenê wezîran ya vêtin em bêhne tewcîh kirin yan bêhne agedar kirin çunke ew mazderê me yan ku jêderê me ye wekû wezaret ya tabiî encûmenê wezîran e ku ne tabiî serokatiya herêma Kurdistanê ye diviya encûmenê wezîran ya azib dite me ku qehreman şukurî bête azad kirin. Ev biryara ku nûke destê min da fermana serokatiya herêma Kurdistanê ye li neyê 7 sala 2024 ya derkeftî ku birgê wê yê çarê bêjîtin bolanên peywendîdar roja derkeftina vê biryarê divêt ev biryare bête cêbecê kirin. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.